بەڕێزینە ئەم کاتتان باش سڵاوتان لێبێ بە خێراتنی هەموو لایەکانەکەین. طبعاً دیاردەیەک بڵاو بۆ تۆ لە ناو شاری سلێمانی ئەماوەی 2 ساڵە بێ ژمارەیەکی زۆر ئاژەڵی بەڵەلا بە تایبەتی سەگ بڵاو بوونەتەوە لە ناو کووسە و کۆڵانەکانە. بەپێی ئەو راپۆرتانەی بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی باسیەکات چەندین خەڵک تووشی زەرمەند بووە و تووشی زیان بووە بەهۆی ئەو سەگە بەرەڵایەنەوە. وابزانم هۆکاری بڵاوبوونەوەی بۆ شێوە بەرفراوانەش لەمەوە ڕوویە کە فەتەیەکی زەمەنی زۆر کەرەنتینە بوو. ئەو ئاژەڵە بەرەڵانە بە تایبەتی سەگەکان لە سەیرانگا و شوێنەکان خواردیان دەسەکەوت. دوای ئەوەی کە خەڵک سەیرانی نەکرد ئەو فەترە زەمەنەی کە کەرەنتینە بوو ناچار بوون ڕویان کردە شوێنە ئاوەدانەکان. بە حکومی کۆمەلگای ئەمەش کۆمەلگایەکی ئاژەڵ دۆستە لە هەر گەڕک و کۆڵانێکا سەگێکیان ببینە خەڵکەکە بەڕێزەوە خواردنیایە وای لێ هاو زۆر بە شێوەیەکی زۆر بەربڵاو زیادی کرد و لە کۆڵانەکانی شامانەوە. دیاردەیە کە وای لێ هاتووە زۆربەی جار ئێمە ئاگادارەکرێنەوەکو شارەوانی کە هەستین بۆ چارەسەری ئەم کێشەیە. تەمان بەسپاسەوە بە ئەمری جەنابی پارێزگا لیژەیەک تەشکیل کرا پێگات بوو لە سەرۆکی شارەوانی و بەڕێوەبەری تەندروستی و بەڕێوەبەری ڤێتەرنەری تیایدا و ئەندام و بەڕێوەبەری زراعە و بەڕێوەبەری پۆلیس هاتی کۆنووسێکمان ئامادە کرد. لەو کۆنووسیا ئێمە وەکو شارەوانی خەساین بەم ئەرکانی کە ئێستا باسیەکەین بۆ بەڕێستان. پارچەیە زەویمان لەم شوێنەیە کە نزیکی سەیتەڕەکەی عەربەتە دابین کردووە. ئەم شوێنە نزیکی 30 دۆنمە خۆی لە ئەساسا دانراوە بۆ پارکێکی ژینگەی 5 دۆنمی جیا کراوەتە و سیاس کراوە. 4 حەقلی گەورەمان تیا دروست کردووە لەم 5 دۆنمە ئەوەی کە خۆتان بینیتانەوە ئێستا دیارە 4 حەقلی گەورەمان دروست کردووە سیاسێکی بەرزمان بۆ کردووە ئۆفیسێکی گەورەمان داناوە. لەم ئۆفیسیا بەشی ئیدارەی خزمەتگوزاری شارەوانی تێدا ئەبێت و بەشی ڤێتەرنەریش بەسپاسەوەوانیش لەگەڵمانە ئەبن بە بەردەوامی. ئەم شوێنەمان داناوە لەمڕۆ ئیتر سەگی بەرەڵای تیا بەخێوە کرێ. بەرنامەکە ژوایە بەپێی ئەوەی کە ڕێکخراوە ئاژەڵ دۆستەکان تەمان بەسپاسەوە چەندجار هاوکارمان بوون لەگەڵمانە هاتوون ڕێنماییان کردووی چۆن دەست پێ بکەین چۆن ئەم ئۆفیسە دروستکەین چۆنی سەگەکان بپارێزین لەوەی کە لە سەرمای زستان و لە گەرمای هاوین. بەم شێوەی کە ئێستا لە بەرچاوی بەڕێستانە هاتوین ئەم کەمپەمان دروست کردووە ئەم شەڵتەرەمان دروست کردو بۆ بەخێوکردنی ئاژەڵی بێلایەنە بە تایبەتی سەگ. تەمان کۆمەڵێک خەڵک بەسپاسەوە دەستیان کردووە بە گرتنی سەگ و بۆمانەهێنن. من داواکەم لە ناو شاری سلێمانیا تەمان لە دەروی شار شمولمان ناکە وەکو خەزاو ناحەکان ئەمە پەس پەیوەندی بە ناو شاری سلێمانیەوەیە. هەر کەسێک هەر هاوڵاتیەک هاوکارمان بێ و سەگێکی بەرەڵای لە شوێنێک بینی بتوانێت بیگرێ و بیهێنێ بۆمان یان بە پێ و بەرنامەی کە خۆمان شارەوانی دامان ناوە هەر ڕۆژی منتیقەیە گەڕەکێک پاکەینەوە سەگەکانەگرینەوە هێنین. ئەگەر خەڵکێکیش بتوانێت ئەو ئاژەڵە بەرەڵای ئەو سەگانە بگرێ و بێنێ ئێمە بەسپاسەوە لێرە لێی وەرەگرین. تیممان داناوە بۆ خزمەتکردنی ئەم ئاژەڵانە. سیارەی تایبەتمان داناوە بە گواستنەوەی سەگەکان سیارەی تایبەتمان داناوە بە گواستنەوەی خواردن بۆیان لە قەسابخانە و لە گۆشتفرۆشەکان و لەو شوێنانەی کە ئیشی خواردنەکەن بڵێن مەطعەمەکان ئەوانش پێمان وتوون توانە هاوکارتانە بین بە دابینکردنی خواردن. تەمان ڕێکخراوی ئاژەڵ دۆستەکان هەمویانمان ئاگادار کردوێتەوە ئەتوانن هاوکارمان بن بەو ڕێنمایانەی کە هەیە یا بتوانن خواردن بێنن بۆیان یا بتوانن بێن سەردانی بکەن و ئەگەر کێشەیەش تێگە بوو بە هەردوو لامان بتوانین چارەسەری بکەین. تەمان بەسپاسەوە بەشی ڤێتەرنەری بەڕێوەبەرایەتی ڤێتەرنەری سلێمانی لە هەوڵ ڕۆژەوە لەگەڵمانە خەریکە. ئێستا جەناحێکمان کردوتەوە لە ئۆفیسەکەیە ئەوان بە بەردەوامی لە بەیانیەوە ئیتر دکتۆر سەردانی شوێنەکەیەکا و بۆ پشکنین و ئەو ئیشانەی کە تایبەتە بە ئاژەڵە بەرەڵاکان ئەوان زیاتر شارەزایان هەیە. من تەنها مجەڕەد یەک کەستان پێ ناسێنم کە ناوی کاکسامانە وەکو بەشی خزمەتگوزاری شارەوانی سلێمانی سەرپەرشتی ئەم کەمپایەکە. هەر کەسێک کێشەیە مەشاکیلێکیە بۆ ئەتوانێت بێ سەردانی هێرەکە سەگەکان بێنێ یا پەیوەندی بە جەنابی کاکسامانەوە کاکەوەکو هۆبەیەک دامان ناوە بۆ ئەم شوێنە. کاکسامانی ژمارە مۆبایلەکەی بە هەلاتان بێت 0750 193 6606 ئەو بە شەو ڕۆژ مۆبایلەکەی کراوە. هەر کەسێک کێشەیەکیە بۆ توانێت ئاگاداری کاتەوە ئەمیش تیمەکانی خۆمانی لەو ڕۆژانەیە ئەنێرێ بۆی کە
بتوانین ئاژەڵە بەرەڵاکان کۆکەینەوە بیانهێنین بۆ ئەم کەمپە. من سواسی جەنابتانەکەم حەزەکەم کاک دکتۆریش وەکو بەشی تەندروستیەکەی وتەیەکتان پێشکەشکات. زۆر سپاس بەیانیتان باش دەستان خۆش بێ کە هاتن بۆ ئەم مەڕاستینیکردنەوەی ئەم جێگایە. من سەرەتا دەستخۆشی لە سەرۆکایەتی شارەوانی سلەیمانی و هەموو ئەو لایەن و دەستگا پەیوەندیدار و ڕێکخراوانە ئەەکەم کە لە سەرەتاوە لە هەوڵدا بوون بۆ دابینکردنی شوێنێکی وە و بۆ کردنەوەی پەناگەیەک بۆ ئاژەڵی بێخاوەن و بەڕەڵا لە ناو شاری سلەیمانی. ئێمە وەک بەڕێوەبەرایەتی ڤێتەرنەری سلەیمانی چۆن لە سەرەتاوە بەڕێوەبەرایەتێکی خزمەتگوزاری بووین بۆ ئەو خزمەتانەی کە ئەتوانین پێشکەشی بکەین لە بواری ڤێتەرنەری بە هەمان شێوە بەردەوامە بین. هەر کاتێک ئەم شوێنە ئەم ئاژەڵانەی کە لێرە ئەمێنێتەوە پێویستیان بە هەر خزمەتگوزاریەکی ڤێتەرنەری بێ، پزیشکان و کارمەندانی ڤێتەرنەری و بەڕێوەبەرایەتیەکەمان لە خزمەتا دەبێت هەر چۆن پێشتریش کە کارمان کردووە. پزیشک و کارمەند دابینەکەین بۆ ئێرە و هەچ پێویستیەک لەلایەن ئێمەوە پێویست بێ دابینی دەکەین. زۆر سپاسدانەکەم. یەکی زاپەتخوا هەر لێرەوە داوا لە جەنابی پارێزگای سلێمانیەکەین کە هاوکارمان بێت داوا لە سەیتەرەکان بکات کە محاولەکە نەهێڵین ئاژەڵی ئەملاولا لە شار و شارۆچەکانیکەوە بێنرێ بۆ ئێرە. یەکەم دوو هەر لێرەشەوە داوا لە بەڕێوەبەرایەتی پۆلیسەکەم شوێنێکمان بۆ دابین کردوون لەم شوێنەیە کە بتوانێت تیمێ بنێرێ بۆ پاسەوانیکردنی منتیقەکە و ڕاگرتنی منتیقە بە شێوەیەکی ئامین. سواز بۆ جەنابتان. و هیچ بودجەیەکیش دابین کراوە بۆ دابینکردنی خواردنوانیان تەنها چاوەڕێی خێرخوازان. ئێمە خێرخوازان یەکەم لەسەر حسابی خێرخوازان کەمپەکەمان دروست کرد. زەویەکەی ئێمە سێ خێرخواز هاتۆتە پێشە و کەمپەکەمان پێ دروست کردووە. وەکو بودجە داوامان تەمان ناین خواردنی تایبەتیان بۆ بکڕین. داوامان لە قەسابخانە و لە گۆشتفرۆش و لە مەطعەمەکان کردووە هەرێکە و لای خۆ سەتڵمان بۆ داناون ئەو خواردانی کە سەگەی خۆن تیممان دانا ڕۆژانە گەڕێ بە سەریانە کە ئەو خواردانەی تر ئەمە ئێسقانە نانە برنج ئەمانەمان بۆ بێن خۆمان بە تیمەکانی شارەوانی ئەوە جێبەجێەکەین. وەکو بودجە داوا نەکراوە بەڵام داوامان لە پارێزگا کردو کە کتابێ بکە بۆ ئەنجومەنی وەزیران بۆی بە فەرمی هۆبەیەک تەشکیل کرێ ئیتر عید بە شارەوانی بە عید بە پارێزگا بێ بۆ ئەوەی کە بودجەیەک بخرێتە بەردەستیان بۆ سەرپەرشتیکردنی ئاژەڵی بێلانە لەبەرەوەی ئەمەی کە ئێمەیکەین ناڵم شتێکی کاتێ تازە شارەوانی چۆ ژێرباری ئێمە وەکو شارەوانی خزمەتگوزاریەکانی ئەگرینە ئەستۆی خۆمان بەڵام پێویستی بۆ هەیە کە هۆبەیەکی تایبەت یا بەشێکی تایبەت هەبێ چونکە هەر ناتوانین بڵێن سەگی بێلانە سوێ دووسوەی پشیلە ئەبێ سوێ دووسوەی ئاژەڵی کە ئەبێ شوێنێک هەبێ بیگرێتە ئەستۆ. داوا لە وەزارەتوانەکەین کە ڕێگامان پێ با بەشێ بکەین و تایبەت بۆ بەشە بودجەیەکی بۆ تەرخان کرێ. وەکو ئاژەڵەکان لەوانەیە لە 100% من نەتوانم ئەم بڕیارە بم بەڵام لەگەڵ دکتۆرەکانی ڤێتەرنەری و لەگەڵ ڕێکخراوە ئاژەڵ دۆستەکانە وا باسمان کردوت ئەتوانم بڵێم نزیکی 3000 سەگی بەرەڵا ئاگرێت چونکە چوار کەمپی زۆر گەورەیە بڵێن چوار شوێنی وەکو خواردنەکانیش نەهاتوین مەطعەم بە مەطعەم بگەڕین پیاە کۆمەڵی مەطعەمی دیاریکراو هەیە کە مەطعەمی گەورن بۆ نمونە کەسێک کە ئیشی لەفەی گەزەکانەکە ها گەزەکان پێمان وتۆڵێ ڕۆژانە تەنونی و ئێسقانم هەیە ئەوە کەمیەتێک ڕۆژانە من بۆم بێنێتە ئێرە یا بە سیاری خۆمان بێنین. قەسابخانەی گەورەی منتیقەی سلێمانیش کاکەوێتە قەرەگۆلەوە قسەمان لەگەڵا کردوڵێت تۆ چەندت خواردنەوەی ئێمە ئەتوانین بۆتان بنین لەبەر ئەوان عەدەدێکی زۆر ئەو خواردانەیە کە فرێنەوەکن بە ژێرگەڵەوە لێرە کە سەگ ئەی خۆ زۆر ئاساییە. بەڵێ ئێمە ژوێنێکمان بۆ دروست کردوون لە ژوورەوە ئەگەر بیانێ ئەو عەمەلیاتە بڵێ عەمەلیاتکردن بۆ نەزۆکردن شوێنەکەمان کردووە بە زۆک و شارەوانی بودجەمان لا نییە دابینیکەین بۆ ڕێکخراوەکان ئەوە ڕێکخراوەکان وەختی خۆی بە سوپاسەوە کۆمەڵە سەگیان نەزۆ کردووە ئەگەر بتوان ڕێکخراوەکان دیکەن ئەو شوێنمان دابین کردو ئەکرێت ئەگەر نا ئێمە بەس نێرومەکان لێک جیاکەینەوە بۆی عەمەلی زیادکردن نەبێ ئیتر ئەوەشیان لەوانەیە دکتۆر بتوانێت لە باتی من ئەو جواب باشی وەکو کاگاکۆ فەرمووی لێرە نێرومێ جیاکرێتەوە و ڕێکخراوەکان و ئێمەش ئامادەین بۆ هەچ پێویستیەک ئیتر عەمەلیاتی نەزۆکردن بێ یا عەمەلیاتی تر بێ یاخود چارەسەری برین و کێشە تەندروستیەکان بێت
ئێمە ئامادەین و ڕێکخراوەکانیش بە سوپاسەوە هەرچەند ساڵێکە دەستیان بەو کارە کردووە. Thank you.